ساڵتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ڕۆژانە گفتوگۆ و بۆچوون و زانیاری و ڕایی جیاواز لە بەغداوە دەگاتە هەرێمی کوردستان لەبارەی دوایین ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021. بەشێک لە هێزە سیاسیەکانی هەرێم پێیان وایە ئێستا هەرێم و بەغداد گەیشتونەتە ڕێککەوتن، بەشێکی دیکە پێیان وایە هێشتا دوورن. من دەمەوێ لەبارەی دوایین پێشهات و دوایین زانیاری لەسەر نزیکبوونەوەی هەرێم و بەغدا لەسەر پرۆژە یاسای بودجە میوانداری یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەم. بەڕێز دکتۆر ڕێبوارکەریم ساڵ لەبێت دکتۆرم کاتت باش. دوایین زانیاری و پێشهات لە بەغداوە چی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. تەبەنە ئەو جارەی کە گفتوگۆکان گەیشتنە کۆتایی لە هەفتەی ڕابردووە بریتی بوو لەوەی کە دەقێک هاتە نێو لیژنەی دارایی بە اتفاقی لایەنە بەشێک لەلایەنە شیعیەکان و بەتایبەتی بەشە کاریگەرەکەیان کە تایە بەوەیەوە هەرێم ئەو نوتێکی ئیفرۆشەکەی ئەمان ئەعلانیان کردو 460,000 تەسلیمی بەغداکە واتە لە ڕێی سۆمەوە ئیفرۆشێ، بەڵام لە بەرامبەرە عێراق پێداویستی ناوخۆیی و حەقی شەریکات و نەقڵ و ئەو بابەتانی بە نەوت ئەداتەوە بە هەرێم و دوایی ئەقیامی باقیەکەی ئەوەیە کە ناوێت کەمتر بێت لە 250,000 ئەقیام واتە نرخی داهاتی نەوتەکە. ئەمە لە بەرامبەر ئەمە بودجەی هەرێمی کوردستان ئەنێرێت تەبەن لەگەڵ ئەمەشە داهاتی فیدرالی و هەندێک بابەتی تر ئێتە پێشەوە کە هەیە یانی لە کوردستانە. بەڵام ئەم بابەتانە بەشێک لەلایەنە شیعیەکان و بەشێک لەلایەنە سونیەکان پێ ڕازی بوون. لێکدانەوە سەرەتاییەکان وا بوو کە ئەمە داهاتێکی باش ئەباتە ناو هەرێمی کوردستانەوە، بەڵام دواتر کە ورد کرایەوە دەرکەوت کە ڕقەمەکە زۆر گەورە نییە. ئەو بابەتە ئەگەر بێت و پارەش بڕوە پارێکی بێ بەرامبەر ئەڕوا بۆ هەرێمیاتی، ینی لێدەرکردنێکێک کە بە زمانی دەرایی بە دارایی پێوترێ مەقاسە. ئەو مەقاسەیە بەهۆیەوە نزیکی 200 ملیار یان کەمتر جاری وایە لە 200 ملیار کە بەپێی نرخی سۆمەوە گۆڕێ ئەمێنێتەوە بۆ هەرێم کە ئەگەر بینێرێ بەغدا کە ئاسان نییە بینێرێ ڕەنگە زۆر گۆڕانکاری گەورە لە ژیانی خەڵکە نەکات. ئەم ڕێکەوتنە هێندەی سیاسی بوو، زۆر کەمتر لەوە دارایی و ئابووری بوو. زیاتر بابەتەکە ڕێکەوتنێکی سیاسیانەی هەندی هێزی کوردی شیعی سونی عێراقی بوو کە ویسیان بەهۆیەوە لە نێو لەناو بودجەیە دەقێک بۆ چارەسەکردنی کێشەکانی هەرێم چەسپێنن. دوای ئەوەی کە فشاری هێزەکانی تر دەستی پێکردوە هەندێک زانیاری تازە هاتە گۆڕێ، ئەوە بوو کە ئەو دقا ڕێکەوتنەکەی لەسەر ڕاوەستاوە واتە ئێستا ئەوە بە ڕێکەوتن حساب نەکراوە هێڕایەوە بە هەفتەی داهاتوو. تەبان ئەمە بەتەنها ئەم دواخستنی پەیوەندی بەتەنها بە کوردەوە نییە، کورد و شیعە و سوننە، چونکە هەرێکێک لەم دوو تەرەفەی تریش شیعە و سوننە ناڕازی خۆیان هەیە، نەک لەسەر پەیوەندیدار بە کوردەوە پەیوەندیدار بە بودجەوە گرفتی تریان هەیە و تەبان بە پەیوەندیدار بە کوردیشەوە بە تایبەتی بەشێکی تری شیعەکان دیسان هەر کێشەیان. باشە، قسە لەسەرەوە هەیە کە بەشێکی گەورە لە کێشەی هێزە بەشێک لە هێزە شیعیەکان نەبوونی متمانەیە بە پابندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر ڕێکەوتنێکەوە کە لە داهاتوشدا بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت گەرنتی بە پابندبوونی هەر ڕێکەوتنێکەوە کە دەکرێت؟ ئەم ڕێکەوتنی کە ئەو دقیقە ئەخی جارهێرایان ڕێکەوتنیکی زۆر لە ئەستۆی هەرێمان نابێت جگە لە هەندێ بەڕگا کە ئەکرێ کەمێکی تر باسی بکەین. بەڵام ئەساسەن ئێمە دەمێک هاوارەوە کردووە کە کێشێکی گەورە لە بەغدا هەیە، ئەویژەوەی هەرێم ئەو متمانەی نەماوە بەهۆی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکانی پێشووی. بۆیە کاتێک ئەچین لە هەر مەحفەلێکە لەگەڵ هەر هێزێکی سیاسی لەناو هەر لیژنەیەکە داکەوکی لە حەقێک لە حەقەکانی هەرێمەکەین، یەکسەر ئەو جوابمانەیەنەوە ئایا ئێوە متمانەتان بە هەرێم هەیە؟ منیش لەبەرەوەی بۆ خۆم خەلفەیەکی خراپی هەرێمە بینم کە لە ماوەی ڕابردووە گرفتی متمانەی هەبووە، بۆیە ئاسان نییە بتوانی گەرنتیەوە بکەیت. دایمەن ئێمەش لەگەڵیان گفتوگۆکەین لەگەڵ وەفدەکەی هەرێم خۆمان چ هاوڕێکانمان لەگەڵ وەفد و لەگەڵ قیاداتی هەرێمە مەبەستمان ئەوەیە بزانین تا چەند ئەمان جددین لە مەسەلەی پابندبوونە. بەڵام بەردەوام هێز و لایەنە سیاسیەکان کە پێکهێنەری حکوومەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمن بەردەوام جەخت لەواکەنەوە بە جددی جەخت لەواکەنەوە کە ئەوان بە هەموو جۆرێک پابندە بن بە هەر ڕێکەوتنێکەوە کە لە بەرژەوەندی خەڵک بێت. ئەم ڕێکەوتنە وەکوتم کەم دقی کەدانرا بوو هیچ ئیلتیزاماتێک لەسەر هەرێم دروست ناکات، چەند شتێکی بچووک نەبێت. لەوانە مەسەلەن ئەبێ هەرێم داتای فەرمانبەران پێشکەش بکە تاوەکو 36 بە لیستی ناو فەرمانبەری مەدەنی و سەربازی. دووەمە بێ هەرێم
ڕێگە بدا کە دامەزراوە فیدراالیەکان فەرمانگە فیدراالیەکان بگەڕێنەوە سەر وەزارەتە پەیوەندیدارەکانی خۆیان لە عێراق و لێوە موچەوە بگرن کە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگەوە ئێمە لە هاوپەیمانی هیوا ئەمانەمان کردو کە بۆ جەنابی باسەکە. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە پێشنیارمان کرد کە ئەگەر هەرێم پابەن نەبوو دەقێک هەبێ کە بەهۆیەوە موچەی خەڵک بێ، بەڵام کاتێک بینیمان هەرێم زۆر دژی ئەو دقەیە یەکسەر بۆمان دەرکەوت کە هەرێم نیازی نییە پابەن بێت، چونکە ئەگەر پابەن دەبێ بۆ ئەترسێ لە دقێک ئێمە وتمان ئەگەر پابەن نەبێ، کەواتە گومانی ئێمە لەسەر پابەن نەبوونی هەرێم ئێستا زیادی کردووە، چونکە ئێمە ئەوەمان کەدانا بۆ کاتی حاڵەتێک دامانە ناکە هەرێم پابەند نەبوایە، ئەگەر ئەمان زۆر دڵنیان پابەن دەبن بۆچی ئەترسن لە دقێکی. باشە، ئەمەوێ هەندێک لەبارەی دۆخی پەیوەندی نێوان فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا بزانم. ئێستا پەیوەندیتان چۆنە، بە تایبەت بۆ چوونتان تا چەند لە یەکەوە نزیکە لەبارەی ئەو گرفتانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە، بە دیاری کراوترەمە قسە لەسەر ئەوە بکەیت کە لە هەفتەی پێش و لە دەنگدان بە پرۆژە یاسای دادگای فیدرالی تەنیا فراکسیۆنی یەکێتی لە ژوورەوە بوون، ئێوە لە دەرەوە بوون. ئەمە تا چەند کاریگەری لەسەر یەک هەڵوێستی فراکسیۆنە کوردیەکان دروست کردووە؟ تەماشاکە لە ناو هەموو فراکسیۆنەکانە وەکو پەرلەمانتار ڕای جیاواز هەبوو، بۆ نمونە ئێمە لە ناو هاوپەیمانی هیوا و لە ناو لایەنەکانی تریش، بەڵام ئێمە ئیلتیزامان کرد بە ڕای زۆرینەوە، چونکە پێمان وایە ڕای زۆری نابێ ینی گرنگە بۆ بابەتی محکەمەی فیدرالی. لە مەسەلەی دادگای فیدرالیە بۆی ڕوون بە لای خەڵک تێڕوانینەکان جیاواز بوو، چوونە ژوورەوە هەندێک دەستکەوتی هەبوو، دەنگدان پێی هەندێک دەستکەوتی هەبوو، دەنگ نەدانیش پێی هەندێک دەستکەوتی هەبوو. ئەمەمان بەجێ هێش بۆ پەرلەمانتارەکان، بۆ پەرلەمانتاران خۆیان کە گەیشتنە ئەو بڕوایی. بۆ نمونە من ڕەنگە باوەڕم لەگەڵ ئەوە بێ کە دەنگ بدەین بە هەمواری یاساکە، بەڵام لەبەرەوەی هاوپەیمانیەکەم زۆرینەی لەگەڵ ئەوە بوو دەنگی پێنین، من ڕێزی ئەو زۆرینەیەم گرت و نەک من هەندێک لە هاوڕێکانی تریشم نەچوینە ژوورەوە و ڕێزی بڕیارەکەمان کرد، یان لە هەندێک مەرحەلەیە لە ژوورەوە بووین بە تایبەتی لەو گفتوگویانەی کە بە گەرمی بۆ ئەو بابەتە ئەکرا. بۆیە ئەم بابەتانە هێندەی تەخمینیە، یعنی ڕێزگرتن لە ئیرادی. باشە، فراکسیۆنی پارتی زۆر بە توندی دژی دەنگدانی فراکسیۆنی یەکێتی بوو بە پرۆژە یاساکە، تا چەند لەگەڵ فراکسیۆنی پارتی تا چەند نزیکن لەبارەی پرۆژە یاساکەوە؟ مەبەست بوو پرۆژە یاسای دادگای فیدرالی کە بوو بە یاسا تەبان ئێستا پرۆژە نەماوە. یەکێک لە گەورەترین مشکیلەکانی کورد لەو یاسایە و ئەمە من باسیشم کردووە بریتە لەوەی کە ڕوئایەکی موحەدی نەبوو، کورد هاوبەش نەبوو لەوەی کە بۆ دادگای فیدرالی چی ئەوێ، نەک کورد هەندێک لە فراکسیۆنەکانیش هاوبەش نەبوون. بۆیە ئەو کۆدەنگیەکە نەهاتەکایەوە لەبەرەوەش لە هەرێمەوە زۆر گرنگی پێ نەدرا، بۆ لەبەرەوەی هەرێم وەکو کوتلەیەکی مادی پارە و سەرچاوی داهات سەیری ئەو بابەتانە ناکا، بۆیە گرنگیان پێ نایە وەکو بابەتەکانی تریش. بەڵام قسە هەبوو لەسەر گلی هەبوو لەسەرەوەی کە یاساکە کە ئێستا با بڵێن ئێستا بووە بە یاسا زۆر دژی باشە کە بووە بە باشە، ئێستا دژی زۆر بەرگە و مادەی تێدا بوو کە دژی دەسەڵاتی دادوەری بووە لە هەرێمی کوردستان. ئەوە چۆن چۆنیە، بۆچی هەرێم ئەوەندە بە توندی دژی بوو؟ لەبەرەوەی دەسەڵات نایە بەو دامەزراوە دادوەری ئەو جوبن دادوەری کە هەمومان ملاحەزەمان لەسەری هەیە لە دانانی دادوەرەکانە، کە من بۆ خۆم پێم وایە مشتێکی باشە کە دەسەڵاتی نیت، چونکە ئەزمموی ڕابردومان لەگەڵ ئەو ئەنجومەنەی ئەزممویی بۆچی پێت باشە لە کاتێکا کە ئەمە جۆرێک لە مرکزیەت تۆختر دەکاتەوە لە عێراقدا؟ نووسراوە لە ناو هەموارەکەیە کە هەرێم و هەرێمەکان و ئەنجومەنی باڵای دادوەری و محکەمەی اتحادی ئەوان بڕیان لەسەرەوەین و ئێمە دوو دادوەری کوردی نزیکی پاکمان ئەوێ لەو شوێنەیە بێ، ینی چاومان لەوە نییە چ حیزبێک دەستێکەوێ، ئەوانی ترکە شەڕەکەن لەسەرەوەی بۆ چ حیزبێکە بێ ئەو مشکلی خۆیانە، بەڵام بە بڕوای من نەبوونی ئەنجومەنی دادوەری لە دیاریکردنی دادوەرەکانە کێشەیەکی گەورەنی ڕەنگە لە هەندێک نقطەیە لە هەندێک بابەتی گرنگە باش بێ، ئەوە ژێکێکە لەو شانەی کە پێم وتی ئێستاوتم لە هەندێک مەرحەلەیە لە هەندێک بابەتە ئێمە پێمان باش بوو، بۆ نمونە کە من تەئیدی هەموو هەموارم کردووە لە هەندێک حاڵەتە ئەو پەیوەندی بەوە بووە کە نەبوونی دەسەڵاتی ئەنجومەنێک کە زیاتر تەمسیلی قەزایەکی یعنی ئیستیفهام لەسەر ئەکا باشە بۆ ئێمە ڕەنگە زۆر گرفت نەبێ بۆ خەڵکی کوردستان مەبەست. لەو کاتێککە زۆرینەی فراکسیۆنە کوردیەکان بێجگە لە یەکێتی نزیک بوون، لانی کەم نزیک بوون لە یەکەوە بۆ پرۆژە یاسای بودجەش لەسەر بەرگە و مادەکانی ئەوەندە نزیکن لە یەکەوە؟
لەگەڵ فراکسیۆنی مەبەستی جەناب لە یەکێتیەوە نیە ئێمە ڕای خۆمان لە هاوپەیمانی هیوا بە هەموو هەردوو لایەنەکەوتوە وتومانەوە لە کۆبوونەوەی ڕسمیشە لە بە تایبەتی هەموو کۆبوونەوەی بەسەرپەرشتی بەڕێز سەر و کۆمارێکراوە ئێمە لە هەمووی بەشدار بووین بە حزوری وەفدی کوردی و لایەنەکان و فراکسیۆنەکان ڕای خۆماوتەوە وتومان ئێمە پشگیری ڕێکەوتنێکەکەین کە دەستوری بێ مافی خەڵکی کوردستانی تیازامن بکرێ نەک مافی حیزبی کوردستان کار بکرێ بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێ قابلی جێبەجێکردن بێ نەوەکو لە ئەرزی واقع عادیان کێشی بۆ دروست بێ ئەگەر ئەمانە ڕوویدا ئەمانەی تیا بوو ئێمە پژگیریەکەین و لاریشمان نییە لە هیچ ڕێکەوتنەوە ئێستاش سەخسی خۆمان سوورین ئێمە لە هەر کەسێک لە فراکسیۆنەکانی تریش کە ئەم ڕێی هەیە بووە بۆ نمونە فراکسیۆنی یەکێتی ئەمە هەمان ئەم ڕێیانە هەیە بۆ ئێمە باشە لەبەرەوەی ئەتوانین تەمسیلی زۆرینەیەک بکەین کە داوای مافی خەڵک بکەین نەوەکو داوای مافی گروپێک یان جەماعەتێک یان شەرعیەتدان بە تاڵانیەک قاچاقچێتێکە بە ناوی ئابووری سەربەخۆ بە نەوت و داهاتیە وڵاتەوە کرێ ئێمە لەم نقطەیە لەگەڵ هەر کەسێک لەگەڵ ئەو ڕێی ئێمە بێمە لەگەڵی متتەفقین و هیچ جاریەکمان نییە بەڵام ئێمە ئەم قسانێکە کردومانە بەڵێ لە کۆبوونەوەکانە فراکسیۆنی یەکێتی هاوڕامان بوون بە تایبەتی لە زۆرێک لە قۆناغەکانی کۆکوتم لە کۆبوونەوەی کە لە ماڵی بەڕێسەر باشە شەمەی داهاتوو جارێکی دیکە دانیشتەکانی پەرلەمانی عێراق بەرەوە دەچێت ئێوە ئەوەندەی بزانم پەرلەمانتارە کوردەکان هەمووتان گەڕاونەتەوە هەرێمی کوردستان ئەم چەند ڕۆژە هەتاوەکو شەمە لێرە هیچ جوڵەیەکی یان هیچ گفتوگۆیەکی سیاسیتان دەبێت لێرە یاخود تەنیا پێش شەمە دەگەڕێنەوە بەخت بە پێی زانیاریەکان تەمان ئێمە لە ناو هاوپەیمانی هیوا بەردەوام خۆمان گفتوگۆمان هەیە بەڵام بۆ لەگەڵ لایەنەکانی دیکە زانیاری نییە لایەنەکانی تر چونکە ئێمە لەبەر ئەوەی ڕای خۆمان وازح دەربڕێەوە هەر ڕێکەوتنێک بکرێ بۆ شەرعیەتدان بە تاڵانکاری نەوت ئێمە لەگەڵی دین هەر ڕێکەوتنێک بکرێ بەهۆیەوە پارەیەک بێت کە موچەی خەڵکی کوردستانی پێزامن بکرێت گەرنتی هەبێ ئەم پارەیە دەسووری بێ قابلی جێبەجێکردن بێ ئێمە هیچ لاریەکمان نییە و تا یەکەم کەسین ئەڕۆین دیفاعی دیەکەین بەڵام ڕێکەوتنێک لە پێناو دەوڵەمەندبوونی قاچاقچیەکان دەوڵەمەندبوونی زیاتری قاچاقچیەکان و تاڵانکردنی زیاتری کەتینەوت و داهاتەکانی تر و ڕێکەوتنێک بێ سیاسی بۆ بەڕێوەبردننی داهاتوی عێراق لە نێوان چەند گروپێکەوە ئێمە تەنها دوای ئەم مەوجە بکەوین ئەو من بۆ خۆم پێم باش پێتان وایە لەم چەند ڕۆژەی دادێت حکوومەتی هەرێمی کوردستان دەگاتە ڕێکەوتنێکی لەو شێوەیە کە ئێوە تموحتان هەیە و داوای دەکەن ئێمە هیوا هەڵبەت بە خوێندنەوەی ئەو دۆخی کە لە چەند مانگی ڕابردوودا لە نێوان هەرێم و بەغدا ڕوویداوە ئێمە هیوادارین بگەنە ڕێکەوتن بەڵام لەبیرت نەچی ئێمە ئەم شتانە ناو پەرلەمانە ڕۆیە ئەم گفتوگویان ناو پەرلەمان ناکرێت مەرزنی هەموو جارێک بە وەفد و بەوانە بکرێت ئەگەر بە وەفد بووە ڕەنگە 3 مانگ لەمە پێشتەوە بووە بەڵام بە وەفد نییە بە گفتوگۆی ناو پەرلەمان باشە لە ئەگەری دەنگدان بۆ پرۆژە یاساکە لە شەمەی دادێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسی کوردیەکان لەم چەند ڕۆژەی کەماوە هەتاوەکو شەمە دەتوانن چی بکەن هیچ شتێک ئەم چەند ڕۆژە بەشی ئەوە کات کە بگەنە ڕێکەوتنی کۆتایی ئەو ڕێکەوتنە یان لە ڕۆژی هەینی لەسەر شەمە پرۆژە یاسای بودجە ئامادەکراوە هەموو پرینتیش کراوەدانراوە دەنگدان ئەگەر بهێنرێتەوە جارێکی تر بۆ گفتوگۆ هەموو مادەکانێکەوێتەوە بەر تایبەتی مادە حساسەکان بەر نەشتەری گفتوگۆ ئەگەری بەهێز ئەوەیە کە جارێکی دیکە درێژە بکێشە گفتوگۆکان بەڵێ ئێمە لە حاڵەتی درێژەکێشانی ئەوەیە کەوینە بەر مناقەشاتی زیاتر لە قۆناغی داهاتووە پێم وایە بەس بهێتەوە بۆ گفتوگۆ بهێنرێتەوە بۆ گفتوگۆ هەم ئێمە قسەی تازەمانە بێ هەم لایەنەکانی تریش قسەی تازەیانە بێت قسەی تازە لە نێوان هەردوولادا بە ئاراستەی نزیک بوونەوە دەبێت هەردوولا پێچوانەوە بەستم هەرێم و عێراق خۆی یعنی هەردوو ئەگەرەکە وارەدا هەم بە ئاراستەی لێک نزیک بوونەوە هەم بە ئاراستەی لێک دوورکەوتنەوە باش ئەگەری ڕێکەوتن وازەحە چی دەبێت بەڵام ئەمەوێ بۆچون بزان لەبارەی ئەگەری ڕێک نەکەوتن هەرێم چه بژاردەیەکی لە بەردەم دەبێت هەرێم طبعاً بۆ ئێمە گرنگە ڕێکەوتن بکرێ بەهۆیەوە پارەیەک بێ بۆ هەرێم بۆچی لەبەرەوەی ئەگەر ڕێکەوتن نەکری ئەم دۆخە و خۆی لە ئێستا بەردەوام بێ ئەمەش خراپە بەڕاستی بۆ خەڵک خراپە ئێمە چاوەڕێ ئەواکەین کە ڕێکەوتن بکرێ بەڵام لە ئەگەری ڕێک نەکەوتنە ئەم دۆخە و خۆی لە ئێستا لە کوردستان بەردەوام بێ ئەوەش بەڕاستی بۆ هەموو خراپە بۆ هەموو لایەنەکان خراپە باشە بڕیارە لە
چەند مانگی داهاتوودا هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێوە بچێت لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردندا هاوپەیمانێتەکەتان واتە هاوپەیمانەتی هیوا بە چ میکانیزمێک و چۆن پلانتان هەیە بەشداری هەڵبژاردن بکەن هیچ شتێکی نوێ هیچ پلانێکی تازە هەیە؟ هاوپەیمانی هیوا هاوپەیمانێکی پەرلەمانی بووە لە سەرەتاوە کە دروستکراوە تا ئێستا خۆشبەختانە ئێمە پێکەوە کۆمەڵێک پرسی گرنگی پەیوەندیدار بە ژیانی خەڵکەوە بردومانەتە پێشەوە ماوەتەوە سەر مەسلەی ئینتیخابات جارێ سەرەتا هەڵبژاردن گەرنتی نییە کە دەیداکرێ هێشتا لە ئەگەری ئەنجامدان ئەگەری ئەنجامدانیا ئێمە ئەوە گەرەمان هێناوەتە گفتوگۆ و ناو خۆمانە گفتوگۆمان کردو ئێستا ئێمە لە حاڵەتی گفتوگۆکردنی لەسەرەوەی کە ئەم هاوپەیمانەتیە قسەی چۆن و ڕوئیای چۆن بێت سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق هێشتا بڕیاری کۆتایی نییە چکە جەنابەت ئەزانی دەنێ ئەو هاوپەیمانیە کۆمەڵێک حیزبی سیاسی هەن کۆمەڵێک پەرلەمانتاری سەربەخۆوان لە دەرەوەی ئەم هاوپەیمانیە قاعدەیەکی جەماوەری دەنگی ناڕازی هەیە هی ئەم هاوپەیمانیەیە چهی حیزبەکانیان چی پەرلەمانتارە سەربەخۆکان یعنی ئەوانی کە مەبەسم سەربەخۆ لێرە ئەو فراکسیۆنانن کە حیزبیان نییە و لە هەمان کاتە بابەتێکی تریش هەیە کە ئەبێ حساباتی بۆکەین ژوێت دەنگی زیینوی تریش هەیە ناو کۆمەڵگە کە ئەکری هەموو ئەمانە پێکەوە تێکەڵ بکرێ و ڕوئیایەکی مشترک بۆ هەڵبژاردننی داهاتوو بێتەکایە وەڵام هێشتا لە بەروی کات ماوە لە بەروی هێشتا گەرنتیش نییە کە مانگی دە ئینتیخاباتەکرێ بۆیە ئەو بابەتە بە تەواوی بڕیاری کۆتایی لێنێت. زۆر باشە وەکو دوایین پرسیار جیاواز لە هیوا خواستن وەکو پێشبینی خۆت بە خوێندنەوەی ئەو دۆخە چەند مانگی کە لە عێراق و هەرێمی کوردستان گوزەراوە پێتان وایە هەرێمی کوردستان و عێراق دەتوانن لە 2021 ساڵێکی باش یان باشتر لە 2020 ساڵانی پێشووتر بەڕێ بکەن؟ ئەگەر هەڵبژاردن بکرێ هێزە سیاسیەکان وەکو جەنابە دەزانی هەمیشە هەوڵی دەستکەوتی تایبەت بە خۆیانیان بۆ نمونە لە کوردستانی ئێمەیە بەردەوام هەڵبژاردن بۆ 6 مانگ 4 مانگ پێشەوە کارەبا کێشەی نەبووە مەعاش کێشەی نەبووە ڕێگاوبان دەست بکراوە بە مەشارێع یان هەندێک شت کراوە بۆ ئەوی سەرنجی خەڵکی بۆ ڕابکێشن دوای هەڵبژاردن دەستیان لێ بەرداوە بە جیهانێشت و وێرانکاری 3 ساڵ 4 ساڵی پێبڕێک ئەمە ئەبێ خەڵک لە بیری نەچێتەوە بەڕاستی من بۆ خۆم پێم وایە یعنی لە نەتیجەیە ڕەنگە چۆرێک لە ئیستیقرار بێتەکایەوە لە ڕووی حسابی و لە ڕووی ڕقەمی و لە ڕووی داراییەوە بەڵام ئیستیقرارە بەردەوام نابێت نەخێر چونکە هەفتەی پێشوو نەوت بە $70 ئەمڕۆ $62 ئەگەر گرەوەکەیان لەسەرەوە بێت کە لەگەڵ بەغدا ڕێناکەون کە نەوت گرام بۆ یەکێک بێ لە پاڵنەرەکانیان بۆ بێمتمان بۆ بنەتیان لەگەڵ بەغدایە لە ڕاستیەوە نەوت بەرەو دابەزینەوە ئەگەر نەوت ئەزمێکی لە جیهانە ڕوویە و نەوت هاتە ڕقەمێکی زۆر کەم ئەمە چۆن وەزی خۆیان چارەسەرەکەن هەر خەریکی بینێمە گلەیی بکەین و خەڵکیش بێتە سەر جادە و خەڵک بکوژێ و چی یانە بێ چارەسەری بدۆزینەوە ئێمە کە پێشنیاری تەعاملی ڕاستەوخۆمان لەگەڵ پارێزیەکان کرد بۆ پێدانی بودجەی پارێزیەکان کە لە نێویان هەمووچەیە بۆ ئەمەیە کە لە بری ئەوەی هەر خەریکی گلەیی بین خەریکی دۆزینەوەی چارەسەر بین و فعلا ئێمە ئەمەشمان بۆ هەدەفی ئەمە سەرەکیمان ئەمە بۆ کەمە پێشنیارمان کردووە و هەر پێشنیاری شێکینەوە بە تایبەتی ئەگەر بهێنرێتەوە بۆ گفتوگۆ جارێکی تر بۆیە ڕەنگە هەندێک لە ئیستیقرار ڕووبا بەڵام ئەو ئیستیقرارە دایمی نابێت. زۆر سپاس بەڕێز دکتۆر ڕێبوارکەریم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن خواتان لەگەڵ بێت دەستخۆش.